ئەزانی چ فەرمودەیەک زۆر دڵی سەحابەکانی خۆشە کرد؟ ئەنەسی کوڕی مالکە فەرمێ دوای ئەوەی خوای گەورەی ئیسلامی پێبەخشین هیچ شتێ بەقەد ئەم فەرمودەیە دڵی خۆش ناکردین. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی أنت مع من أحببت، تۆ لە قیامەتە لەگەڵ ئاوانەی کە خۆشت گەرەکە. فەرموو منیش خوای گەورە و پێغەمبەر و ئەبوبەکر و عومەڕم خۆش گەرە، داواکەم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لەگەڵ ئامانەیە زیندوم کاتوە. بۆیە ئەم فەرمودەیە هیچ مەترسیەک نییە بۆ کەسەی ئیمانی ساغە، کەسانی چاکی خۆشگەرەکە، بەڵام مەترسیە بۆ ئاوانەی کەسانی بێ باوەڕ و ئەکتەر و گۆرانی بێژ و کەسانی لاڕێیان خۆشگەرە. هیچ خەسارێ ناکەی ئەگەر ناوەناوە بە خۆتا بچیتەوە، بە ئیمانەکە تا بچیتەوە، بەم بابەتە هەستیارە بچیتەوە بۆی ئەو ڕۆژە سەختەی کە لە پێشتا حەسەرت ئاسان بێ. و بزانیشە تەنیا ئیدعاکردن و ناوهێنان بە بێکردەوە سودت پێ ناگەێنێ، ئەبێ ئەوانەی کە خۆشت گەرەکە ئەسەر ڕێبازی ئەوانیش بڕۆی. سەلام عەلەیکوم.